ئەوەی دەیبینن لە وێنەکەدا بانقی خوێنە لە سلێمانی کە بەهۆی مانگرتنی کارمەندەکانەوە هاوڵاتیان وەستاون بۆ وەرگرتنی خوێن بۆ نەخۆشەکانی تالاسیما، هەروەها ئەو نەخۆشانەی کە لە نەخۆشخانە ئەهلیەکانەوە هاتوون بۆ وەرگرتنی خوێن. سەرۆکی کۆمەڵەی تالاسیمای سلێمانی سەرڕای پشتگیریکردن لە کارمەندان و پزیشکان ڕاشی دەگەیەنێت کە حکومداری بەم شێوەی ئێستای حکومەتی هەرێمی کوردستان جێگەی قوبوڵ نییە و فەشەلیان هێناوە لە دەسەڵاتداری، هاوڵاتیانیش ڕای دەگەێنن کە نەخۆشەکانیان لە ئێستادا لە بارودۆخێکی ناجێگیردان بەهۆی نەبوونی خوێنەوە، چونکە ڕۆژانە 6 بتڵ خوێنیان دەوێت. ئێستا کە زیاتر لە 30 بۆ 40 تووشی تالاسیمیا لە سنتەری سالاسیمیا چاوەڕی خوێن وەرگرتنە. دیارەوە بینن بانکی خوێن مانیان گرتووە بەهۆی نەبوونی موچەوە. ئێمە پێشەوەی داوای خوێنەکە بکەین پشتگیری تەواوی کارمەندانی تەندروستی بانکی خوێنەکەن، فەرمانبەران و کارمەندانی تەندروستی و تەنانەت خاوەن پێداویستی توشبانی تالاسیمیاش یەک موچە وەرگرن. من بە سەرۆکی حکومەت ئەڵێم ئەگەر ئەو بەخۆی ئەڵێ سەرۆکی حکومەت و بە حکومەتەکەی ئەڵێ حکومەت دەبا بێ بژێوی ژیان و موچەی فەرمانبەران دابینکە، ئەگەر بۆشی ناکرێ باجی ئەڵە کاکە مەکەی دەسەڵاتە دەسەڵاتداری بە ئێوە ناکرێت، فەشەلتان هێنا لە ماوەی 29 ساڵە ئەگەر دەسەڵاتداریتان پێ ناکرێت جێ یەڵن بۆ ئەو کەسانی کە دەسەڵاتداریان پێکرێت. هەرچی سەروەت و سامانی ئەم وڵاتەیە دزرا، ئەگەر هەر مناڵە بەرپرسێک وەکو من ئەژی ئامادەم قەیران هەبێ هەر شتێکە بێت لەگەڵیا بەڕێ بکەم، بەڵام هیچ مناڵە بەرپرسێک هیچ ماڵە بەرپرسێک نە لە قەیرانی داراییایە نە کێشەی ئابووری هەیە نە هیچ گرفتێکی هەیە. وڵای ئێمە جەماعەتی سالاسیماین لەبانی هاتوین بۆ خوێن وەرگین و تێیانکەین لە خەستەخانە تر هاتین بانقی خوێنی ژمانی گرتووە، ئەویش حەقی خۆیەتی لەبەرەوەی موچەی نییە شۆڕ لە خزمەت هاوڵاتیانایە 24 ساعت کراوەتە من بەلانی کەمە ڕۆژی 50 بتڵمانەوێ بۆ سالاسیما هەموو ڕۆژی هاتوین داێنێ بەد ئەوانش حەقی خۆیانە نەموچیان هەیە و نەهیشیان هەیە و بەڵێ ئەرەوەڵا ئەسان نیویان لەوێ بێتاقەت و بێهێزن ئەگە ئەو خوێنی تێنەکەی ناتوانە هەڵی چێ ئەرەوەڵا زەرە لە شوێنی کەشی یاگە تێنەکەی ئەگەر نەژمە زەر لە شوێنێکی یا بێ هەرچۆنێ بەش شێوەیەک بێ تێیانکن. بەڕێوەبەراتی بانکی خوێن تووشی شۆک بووم. سەرۆکی بانکی خوێنی سلێمانیش پشتگیری کارمەندەکانی دەکات لەم دۆخەدا کە بەهۆی نەبوونی موچەشەوە دەوام دەکەن. هەرچەندە تا ئێستا 6 کارمەندی بانکی خوێن تووشی پەتای کۆرۆنا بوون، بەڵام کارمەندان ئیتر لە توانایاندا نەماوە کە بەم شێوەیە کار بکەن. بۆیە پێویستە بە زووترین کات ئاوڕێک لە کارمەندانی بانکی خوێن بدرێتەوە، چونکە بناغەی تەندروستی پارێزگای سلێمانین. بەڕاستی من ئەم بەیانیە کە هاتم بۆ بەڕێوەبەراتی بانکی خوێن تووشی شۆک بووم، سەیرم کرد ژوورەکان هەمووی داخراوە، پرسیارم کرد کاکەوتیان وەڵامانمان گرتووە دادا بە جوملەیەک نا بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی نا بەڕاستی جێگری بەڕێوەبەری گشتی نا ئەوانەی کە لێپرسراون لە ئیشوکاری ئێمە تەنانەت بە جوملەیەک سوپاسێکی ئێمەیان نەکرد تا ئێستا کە ئێمە لە بەرەی جەنگین. شاری سلێمانی هەمووی لە زیممەتی ئێوەیە، حیاتی ئەوانە برامانن خوشکمانن کە سوکارمانن، ڕجاتان لێ ئەەکەم بە هیچ شتێکەوە مەی بەستنەوە، بیر لە ئیمتیازی خۆتان مەکەنەوە، بیر لە ڕوحی خەڵک بکەنەوە لە زیممەی ئێمە. کارمەندەکانم ڕۆژ بە ڕۆژ زیاتر دڵسۆزیان بۆ کارەکەیانە بووە، گەیشتۆتە سەر یەسقانیان چووکە بەڕاستی هیچ ئیمتیازێک ناگرێتەوە. نابێ بەڕاستی ئێمە ئەوەنە پشتگوێ بخرین، ئێمە بووین بە جوندی مەجهول، کەس باسێکی ئێمە ناکات، باسی ئەوان ناکەن. زیاد لە 6 کارمەندم ئێستا حالیەن ئیزنمان ناون کە کەرەنتینە لە ماڵی خۆیان کە تووشی کۆرۆنا بوون، بەس ئەوەنە کارمەندان وتیان مانمان گرتووە. بزانە چ بەلبەلەیەک لە شاری سلێمانی ڕوویە، چکە ئەمە عەموودی فەقەریسی و حەو خەستەخانەیە. ئێمە ئەو داواکارانی هەمان بووە داواکاری هەموو فەرمانبەرانە بە تایبەتی کاتی تەندروستی، هەروەها ئەمە بەردەوام لە خزمەتی هاوڵاتیان نبووین، هاوڵاتیان هەمووی کەسوکاری خۆمانن. لەگەڵ ئەوەشا ئێمە کارمان ڕانەگرتووە، کارمان بۆ هەموو نەخۆشەکان کردووە، بەڵام ئەمڕۆ ئەم 2 ڕۆژەی دوایی تەنها کارمان بۆ کۆرۆنا کردوانی کە تووشی کۆرۆنا بوون پلازمایان لێوەرگرین، ئەوەمان ڕانەگرتووە، نەک بڵێن ئێمە هەبە تەواتی کارمان ڕاگرت بێ، بەڵێنمان پێدرا ئەو داواکاریانەمان بۆ جێبەجێ بکرێ و بگەێنرێتە لایەنی پەیوەنددار بۆ بابەتانی کە ئێمە داوامان کردووە. سەرەڕای توشبوونی 6 کارمەندی بانقی خوێنی سلێمانی، بەڵام بەهۆی ئەو فشارە زۆرەی لەسەر بانقەکەیە
کەسی حەو نەخۆشخانە لە سلێمانی و حەڤە نەخۆشخانەش لە قەزا و ناحیەکان خوێن لە بانکی سلێمانی وەردەگرن و ڕۆژانە 150 هاوڵاتی سەردانی ئەم بانکە دەکەن. بۆیە لە ئێستادا فشارێکی زۆر لەسەر کارمەندانی بانکی خوێن دروست بووە بەبێ ئەوەی حکومەتی هەرێمی کوردستان هیچ هەنگاوێک بهاوێژێت بۆ چارەسەرکردنی کێشەکان بەتایبەتی موچەی فەرمانبەران. هەردەڵام محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلەیمانی.